ئیدارەی کەرکووک لە هەوڵەکانی بەردەوامە بۆ ئەوی فڕۆکەخانەی ئازادی کەرکووک لە فڕۆکەخانەیەکی سەربازیەوە بکات بە مەدەنی بۆ ئەو مەبەستەش لیژنەیەک پێکهێنراوە و خەریکی چارەسەری گرفتە هونەریەکانە. حکوومەتی عێراقیش بڕیاری تەرخانکردنی 10 ملیار دیناری بۆ نۆژەنکردنەوەی فڕۆکەخانەکە داوە. هەر لەو بارەیەوە سەرۆکی لیژنەکە دەڵێت کەرکووک بە هەموو پێوەرێک پێویستی بە فڕۆکەخانەیەکی مەدەنیە و هەڵکەوتەی شارەکە بە جۆرێکە بۆ کردنەوەی فڕۆکەخانە گونجاو بێت. من المعايير التي تقاس بها تطور المدن پێشکەوتنی هەموو شارێک پەیوەستە بە بوونی فڕۆکەخانە و زانکۆکانەوە. کەرکووک شارێکی استراتیژی و دەوڵەمەندە بە سامانی سروشتی. کەرکووک بۆ خۆی و چواردەورەکەی ژمارەی دانیشتوانەکەی 1,500,000 کەسە. هەر یەکە لە پارێزگاکانی دیالە و سەلاحەدین لە ئێستادا هیچ فڕۆکەخانەیەکیان نییە. کاتی خۆی 7,200 زەوی بۆ فڕۆکەخانەی کەرکووک تەرخان کراوە کە فڕۆکەخانەیەکی ستانداری نێودەوڵەتی دەبێت. 3 برجی چاودێری دەبێت کە دانەیەکیان فەڕەنسیە و دوانەکەی تریشیان ئەمریکی دەبن. چەند ڕایەکی جیاواز لە نێوان وەزارەتی ئێمە و دەسەڵاتی فڕۆکەوانی هەیە. ئەو ڕاجیاوازانە تەواو دەبن کارەکانی فڕۆکەخانە جێبەجێ دەکرێت. لە تەواوکردنی فڕۆکەخانە جوڵەیەکی بازرگانی گەورە دەکەوێتە شارەکەەوە و سەرمایەگوزاری پەرەی پێدەدرێت و پەیوەندی نێوان کەرکووک و شارەکانی تر گەرم و گوڕتر دەبێت. وزارتنا وفود لدراسة بعض الأمور. فڕۆکەخانەی سەربازی کەرکووک لە سەر 7,000 زەوی بنیاد نراوە و تا ساڵی 2003 بە مەبەستی سەربازی بەکارهێنراوە. دواتر هێزەکانی ئەمریکا لەوێ جێگیر کران. بۆ ئەو مەبەستەش 165 ملیۆن دیناری عێراقیان بۆ نۆژەنکردنەوە و دانانی ڕاداری چاودێری بۆ کۆنتڕۆلکردنی ئاسایشی فڕۆکەخانەکە خەرج کرد. سەرۆکی شارەوانی کەرکووک کە هەمان کات ئەندامی لیژنەی بەدواداچوونە بۆ کاروباری فڕۆکەخانەکە بە دووری دەزانێت بەم زوانە فڕۆکەخانەکە بەڕووی گەشتی مەدەنیدا بکرێتەوە. ئەو مەتارە بەڕاستی حازر نییە بۆ ئیشکردن چونکە نوقسانیەکی زۆرێ. ئەو ئێمە بینیمان 2 مەدرەجەکە وەختی خۆی ساڵانی زوو ئەویش تقریبەن مەدرەجەکانیش یانی ئیشی تایە و هەروەها 2 قاعی گەورەی تیا و قاعانش جاهز نییە چونکە هیلاک بووە و لە کاتی شەڕ ئەوانەیە جادۆبانەکانی تاوانێ. لەبەرەوە من بە قەنەعەتی خۆم بۆ کۆندامێکی ئەو لیژنەیەکە چوومە ناچێتە عەقڵمەوە بەم زۆر ئیشکات. بەڵام ئەگەر بێت و بودجەی تەواوی بۆ دابین بکرێ و بکردێتە کۆمپانیایەکی ئیستیسماری تەخەسوسی لە مەجای مەتاراتە لەو بڕیان بۆ چەند مانگێکی تر حازر بێ. بەڵام ئەمەی کە ئێستاکە بڵاو بۆ تۆ هەفتەیەتر 2 هەفتەی تر ئەوە زۆر زەحمەتە چونکە مەدخەلی نییە. تەنانەت چوونە ژوورەوەی مەدخەلی تا ئێستا نییە. ئێمە وەک شارەوانی تەکلیف کراوین جادەیەکی مەدخەلی بۆ بکەین بچینە ژوورەوە. لە ساڵی 2012 نوری مالیکی سەرۆک وەزیرانی ئەو کاتی عێراق بڕیاریدا فڕۆکەخانەی ئازادی کەرکووک لە سەربازیەوە بکرێتە مەدەنی و بەڕووی هاوڵاتیانی شارەکە و دەوروبەریدا بکرێتەوە. بەڵام بەهۆی کێشە سیاسیەکانەوە تا ئێستا بڕیارەکە نەچووەتە بواری جێبەجێ کردنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.